بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەلایەن خۆم و هاوڕێیانی هاوکارم گەرم و گەشتنی ساڵەکانی ئێمەتان پێشکەش بێت. لە بەرنامەی پێشۆماندا سەبارەت بە زیندانیانی ئاگودەبوو بە مادە هۆشبەرەکان باس کرد و هەروەها چەند خاڵی سەرەکیمان خستە بەرباس و لێکۆڵینەوە و گەیشتین بەوەی کە ئەم سیستمە گەندەڵە چۆن و لە چەند ڕێگایکەوە زیندانیانی بەندکرا و ئالوودەی هەموو جۆرە مادە هۆشبەرێک دەکات. گەیشتین بەو قەناعەتەش کە هەر جۆرە مادەیە کە بیر و هەستی ئینسانەکان بە هەر شێوەیەک بگۆدرێت دەتوانێت کەسەکە بۆ هەمیشە تووشی ئاعتیاد بکات. یەکێک لە بینەرانمان سەبارەت بە بابەتی بەرنامەی پێشۆدا داوای لێکردین کە دەقەودەقی قسەکانی بۆی بڵاوکەینەوە و هەروەها وەتیشی کە جیاوازیک لەوەی کە چ لە زیندانە و چە دوور لە کەسۆکار و بنەماڵەکەت بیت و تووشی ئاعتیاد بوو بیت نییە و هەردووکیان بەقەدەر یەک دەرد و ناڕەحەتی هەیە و لەوە خراپتر ئەوەیە کەسێک شک نابیت بەهاناتەوە بێت. ئەم ئازیزە لە درێژەی قسەکانی داوەتی کە کاتێک تەمەنم 17 ساڵی بوو ئەوەڵجار لەگەڵ حەشیش ئاشنا بووم. هەستم کرد هەمووی ئەو دەرد و ئازارانەی کە لە تەمەنی مناڵیمەوە بە بۆنەی دەستەنگی بنەماڵەکەم پێم سپێنرا بوو لە مێشکم هاتنە دەری. کەچی بەداخەوە نەمدەزانی کە ئەوە فەقەت هەستێکە زوو دەڕوات. ئەو قسەیەشم لە زۆر کەس بیست بوو کە مادە هۆشبەر لە نهایەتە دەرخاتە گۆشەی خیابانەکان و ژیانت بە تەبانی ئەبات. هیچ کات بیرم لەوە نەکردبووە کە ڕۆژێک لە ڕۆژان ژیانم پڕ بێت لە مەینەتی و کوێرەوەری و خۆم لە سووچی خیابانەکانی شارەکانەوە ببینمەوە. چەند جار خۆم هەوڵمدا کە پاک بمەوە، چەند جاریش بنەماڵەکەم تێکۆشان بەڵام بێسوود بوو. هەر کات کە کەسێکی ئالوودە بووم دەبینی بێگومان دەمگوت من هیچ کات ئەو بەڵایە بەسەر خۆمان ناهێرم. هەر کاتیش کە بۆ ماوەی وازم لە هەموو جۆرە مادەیەک ئەهێنا کاتی بوو و دووبارە بە بیانوویەوە خۆم تووشی دەکردەوە. لە بیرمە جارێکیان وا بیرم کردەوە کە من ئەم جارەیان دەتوانم کنترۆلی بکەم. باشتر ئەوەیە خۆمان تووشی ئەو خەیاڵە خاوەن نەکەین و بیزانین هەموو جۆرە مادە هۆشبەرێک هەم خۆمان و هەم ئازیزانمانی پێ و دەسووتێنین و ئەبین بە مایەی دەرد و ئازار و ناڕەحەتیش بۆ ئەوان. ئەم قسەیە ڕاستە کە ئەڵێن ئاعتیاد گەورە و بووچێ، ژن و پیا و خەڵکی شار و دێن ناناسێت و زۆربەی ئەو کەسانەی کە بوون بە قوربانی مادە هۆشبەرەکان بۆ ئەوەی خۆیان ڕزگارکەن هەموو جۆر ڕێگایەک تاقی کردوێتەوە. یەکێک لەو ڕێگایانەی کە زۆربەمان بێگانە نین لەگەڵ یا شوێن گۆڕینە، لە گەڕێکێکەوە بۆ گەڕێکی تر، لە شارێکەوە بۆ شارێکی تر، تەنانەت لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر کەچی هەر دەردەکەت بێدەرمانە و دیارە دەستە و یەخە وازمان لێ نایرێت. ئەوە شتێک کە ئاعتیاد لێت دەسێنێتەوە نەبوونی تەشخیصی ڕاستی و غەڵەت بوونی هەر مەوزوعێکە کە ئاوارە بوونی منیش لەگەڵ ئەم قەزیەیە وام ئەزانی ئەگەر لە شارەکەی خۆم و لە کەسەکانی کە لەگەڵ یان مادە هۆشبەرمان بەکاردەهێنا دوورکەومەوە کێشەی ئاعتیادم چارەسەر ئەبێت. بەڵام ئەم جار هەم ئاوارەی شارەکان بووم و هەم ئاعتیادەکەم چارەسەر نەبوو. با لەوە زیاتر کاتی ئێوەی ئازیزان نەگرین سەبارەت بە ئەم بابەتە گۆڕانکاری شوێنی ژیان و تەرکی ئاعتیاد مەبەستمانە بڕینە لای هاوڕێی خۆشەویستمان کاکوریە و بزانین کاریگەری ئاعتیاد بۆچی ئەوەندە دژوارە کە وازهێنان لە مادە هۆشبەرەکان تەنانەت لە وڵاتانی پێشکەوتوویشدا ئەستەمە. کاکوریا بەخێر بیت بۆ بەرنامەکە. زۆر سپاسان دەکەم، ماندوو نەبن، دەستان خۆش بێت. من عەرز بکەم کە بەرنامەی پێشوو کە کاک بەختیار بوو لەسەر زیندانەکان قسەتان کرد. پێش ئەوە بچینە ناو بەرنامەکە و حەزەکەم مقدمەتەن بڵێم کە زیندانەکان لە ئەوروپایش بەداخەوە هەر مەرکەزێکن بۆ ئاعتیادکردن ئینسان و من ئەوروپا بەخاترەوە ناوی لە ئەوبم کە وا دیارە ئەوروپا مەسەڵەن وەکو سمبوڵ ئازادی لە دنیا تماشایەکەن، یانێ وەختێ لە ئەوروپا یا حەداقل وەکو شوێنێکە حقوق بەشەری زۆرتری تایە. بەڵام بە حقیقەت تماشاکەی لە زیندانەکان ئەوروپایچ زۆر کەس لێنا معتادە بن و مطمئن بن لە زیندان ڕوسیە و چین و وڵاتانی ئەفریقایی و باقی وڵاتانی تر هەر خراپترە و هەر شەبیه بە ئێرانە. فەرموون هەم لە خەمەتانە بۆ مۆزوعەکە. یەکیان زۆر کەس پیان وایە کە لە شوێنێکە ئەژین بڕۆن بۆ شوێنێکی تر یان بگۆڕن بۆ خێزانەکانیان دوورکەونەوە بە جۆرێک لە جۆرەکان بۆ هەتایی وازایەتیەکەن. بەڵام
لەبارەی هەموو کەسێکەوە وانە بدرا ژیانیان بۆچی ئاوا بوو بیرەکە ئەزانی چۆنە ئەو کەسانەی کە پێیان وایە محیت ژیان ئەبێ بگۆڕن بۆ ئەوەی کە بەدەستی ئەتیاد و نەجاتیان بێ ئەوڵن شتێکی واقعیانی واقعیات زۆری تایە تۆ لە بێەوە ئەبێت تواشا بکەیت کە محیت ژیان زۆر تاسیری هەیە لەسەر ئەوەی کە چۆن معتاد دەبیت و کێ معتاد دەبێت و کێ معتاد نابێت وەختێک لە محیت ژیانە لە محیتێکە کە ژیانەکەیت ئاعتیاد بەرت پێ ئەگرێت ئەوە خۆی هەرەوە لێوێ دروستە بێت کە وەختێک گیرە خۆی بەدەست نەخۆشیەکەیەوە بە شکڵێکی تەبیعی بنیان پێی وایە خۆب ئەگەر لەو محیتان نەبێت ئەو مشکلاتێکی نامێنێ ئەمە حقیقەتێکە لە ناو زۆرێک لە نەخۆشیگەری چا هەیە فقەدۆکو ئاعتیاد نییە مەسەن نەخۆشی گەلێکە تەوەهمزان یا متەوەهم یاخۆ مەسەڵەن مەشکوک و شەکاکیەت حتا بەبێ ئاعتیاد ئەوانیش مەسەڵەن زۆربەی کاتەکان تێنە سەرەوە کە ئەگەر محیت ژیانەکەیان و دەوروبەرەکەیان بگۆڕن لەوانەیە مەسەڵەن ئەحساس تاقیبکردن یعنی کەسانێک هەن نەخۆشیەکەیان هەر ئەوەیە کە ئەحساسەکەن تاقیبیانەکەن و پێیان وایە ئەگەر محیت ژیانەکەیان بگۆڕن و زۆربەی زۆریان بەڕاستیەوە تەلاشاکەن و محیت ژیانە گۆڕن شارە گۆڕن وڵاتە گۆڕن محلەی ئەگۆڕن هەرو جۆرێک کە خۆت لە مقدمە قسەت کرد بەبێ ئەوەیەکی ئاعتیادێکیشیان بێت ئەوانە لەگەڵ کەسانێکەوە معتادن و ئەو نیازە پێیاکەن بەوە کەوتووەکە یا شتێک نابینن ئەوێک ئەوەیە کە نیازێکە دەرونیوە خۆیان هەیانە و یا نەخۆشیک دەرونیوە هەیانە نایبینیتر مەسەڵەن بەشێکیی حتا بە کاراکتر و شخصیەتیش مربوطە کەسانێک هەن حتا نەخۆش نین و نەمعتادن و نەهیچی هەر مشکلێک پێیابێت دیگەرانەکەن بۆ مقەسر پێیان وایە مقەسر دیگەرانە لە هەر مشکلی لە ژیانیانە پێش بێت ئێستا کە کاراکتری ئاوایە ببێت و نەخۆشیش کەوێت و بە تایبەتی ئاعتیادیش بگرێت هەموو شتەکان هەر لە چاو دیگەرانەوە ئەبینێن ئەگەر مەسەڵەن تەوەجۆتان کردووی لە ناو فەرهەنگ خۆیشمانە هەمیشە زۆر قساکە نەژن ڕەفیقەکانی خراپ بوون دەوروبەرەکەی خراپ بوون کەمترین کەس هەیە بێژی مناڵەکەی خۆم وای کرد یا خۆیی وای کرد بەخۆی ئەژی دەوروبەرەکەی وایان لێ کرد بەنابەرین ئەگەر لەوێەوە بڕوانی بۆی ئەوە واقعەتێکە کە بنیام ئۆتۆماتیک فکرکاتەوە ئەگەر محیتەکەم بگۆڕم مشکلاتەکەی چم ئەگۆڕم شتێکەوە نایبینن ئەوەیە کە ئەو مشکڵە دەرونیە و ئەو مشکلە دەرونیە وەختێ پێیا بووە ئەگەر بچیتە ناو محیتێکی تازەوە خەتەرات خۆی هەیە یعنی خاسی و خراپی خۆی هەیە و بە نەزەر من محیت گۆڕاندن هەمیشە خراپ نییە یعنی ئەوە نییە بێژی خراپە نابی بیکەیت ومانە زۆر جارێک حتا ئەکرێت تۆسیەی بکەیت کە بیکەی باشە بەڵام وەختی بە ئاگاهی هەمەجانبە ئەو کارە بکەیت تا ئەوەی کە بە تەنها ڕێگە حەلێک ببینیت و فەرارکەی لە وەزیەتەکە زۆر فەرقیان هەیە مەسەڵەن نێژم کەسێک کە فقط فەرارەکان لە وەزیەتەکە و پێی وایە محیتەکەی بگۆڕێت ئەو کەسە دەروونەن خۆی شتیاگە وەخت دەروونەن زعیفتر بووە ئێستقامەتی لە هەموو لە حازێکە و کەمترەوە بووە دەی محیتەکەیکی ئەگۆڕێ وەختی محیتەکە گۆڕێ خۆ محیتێکی بێغەلوغەش نییە محیتی تازە دەیان مشکلاتی هەیە لەگەڵی ئەگەر وڵاتەکەتە گۆڕی دەیان مشکلاتی فەرهەنگی و زمان و جێکەوتن و ئەوانە لەگەڵ خۆیان تێرێت ئەگەر مەسەڵەن شارەکەتە گۆڕیت بە هەر شێوەیەک وەختێک ئەیگۆڕی ئێنەرژیەکی گەرەکە کە لە محیتی تازە قدرەتێکی جسمی ڕۆحی ڕەوانی گەرەکە ئەو قدرەتە جسمی ڕۆحی ڕەوانیە نییە لەگەڵ ئەو نەخۆشە و تەنها ئومیدێکی تازە ئیمتحان نەکراوی هەیە یعنی تۆ تماشاکە کەسێک هەمڕاهی بکەیت و لە محیتی تازە جێنشتێ بکەیت و لەو محیتە تازە بە هەمڕا بێ لەگەڵ دەرمان و دەرمانێکی مەسەن
هەمە جانبا لەگەڵ کەسێکە تاقو تەنیا خۆیەکەوێتە ڕێ شوێنێک بەجێ و تێڕێکی شوێنێکی تر تەفاوەتیان یەکجار زۆرە و بۆیە ئەتوانێت شکەنەندەیش بێت ئەو کەسانەی کە معتادن ئەو کەسانەی کە معتادن زۆر کەس ئەڵێن وەکو شیشەوان پڕتۆکێکی لێ باشکێت یعنی ئێستقامەتی نییە وەختی ئێستقامەتی نییە وەختی توانایی کەمەوە بووە وەختی زەعیف بووە وەختی شخصیەتی لێ کراوە هەمووی ئەوانەیە لە تەریق ئاعتیادە و لە تەریق بەرخورد کۆمەڵگا بەتایبەت بەرخورد دەوڵەت و ئیمکاناتێکەوە لێنا بۆ ئەو نەخۆشانە مەوجودەوە حتا مەوجود نییە هەمووی ئەوانە بۆ بەبعیسەوە کە کەسێکی زۆر زەعیف و لاواز ئەکەوێتە ناو موقعەتێکی تازە و کە هەزار دانیشتی پێویستە بۆیە ئەتوانێت شکەنەندەیش بێت هەر دەلیلێکی چکە یا هەر مشکڵێک لە ژیانیا تێتە بەرەو لە ژیانی تازەیە ئەوڵین شتێکە پێ بیرەکاتەوە بۆ ئەوەی کە لەو وەزیەتە دەربێت دووبارەی ئەتیادە بەنابەرین خەتەر ئەوەی کە دووبارە ئەتیاد لە شکڵێکی تازە حتا بە شکڵێکی شەدی تر دروست بێت زۆر زۆرە یەک واقعیت هەیە ئەوەیە بۆ ماوەیەک لە ئەوڵەکانەوە چون هەموو شتێک تازەس و ئومیدێک هەیە و عەزم و جەزمێک هەیە لەگەڵ یا دیاری نادا پیانە بەڵام وەختی دیاریدا پیانە زۆر شکەنەندەترە لە دەوری ڕابردوو لە هەر حاڵە بە نظر من ئەوە تەبیعیە کە ئینسانەکان وابیرەکەنەوە و بە تۆر واقعی ئێمە شاهدی هەزاران هەزار کەسی کە لە وڵاتەکانی خۆیانە ئاوارە ئەوەن یا خۆیان ئاوارەکەن ئەڕۆن بۆ وڵاتانی تر بەتایبەت لە وڵاتانی لای خۆمانەوە تێن بۆ وڵاتانی ئەوروپا لە وڵاتانی ئەوروپان نشتەجیە بن لە ماوەیەکی ئێستقامەتیان هەیە و سوباتێکیان هەیە ئەوە تەرکبوون حتا بەڵام لە شرایەتێکە چونکو بە هەمڕاهی و نەبوون چونکو بە ئەنازەی کافی مسلح نەبوون بەو شتێکە احتیاجیانە بە ئەنازەی کافی ئەو شتێکە هەر گەڵیانە لەگەڵ بۆ دەوروبەر خۆیان جۆریان نەکردووە بەنابەرین ئەو خەتەرە هەمیشە لە سەریان هەیەەوە بەداخەوە زۆربەی زۆریان دوارە هەر لە ئەوروپایچە معتاد بوونەتەوە و لە وەزعێکی خراپتری قراریان کردووە بۆ بۆنەوە بە نەزەر من ئەوەی کە مردم تەلاشەکەن محیتەکان گۆڕن تەبیعیە بەڵام وەکو ڕێگە حەلێکی سادە بەرچاوەگرێت کە ئێرزامی نییە ڕێحەلێکی مۆفق بێت زۆر باشە کاکوریە یان پرسیارەکە ئەوەیە هەموو کەس ئەڵێن یا ئەو شتە هەیە وەکو مەتاڵێکی ناسراوە هیچ کەس بە یەکشەوە معتاد نابێت تا یەکشەوە سڵامەتی کامل بەدەست بێرێتەوە بە پێچەوانەی ئەم قسە کە دەتوانین ناوی لێ ببین چە شتێک لە هەموو گیر و دەبواندا ئەبێت ببێت کە بۆ هەمیشە واز لە مادەم هۆشبەرەکان بێنن ئەو شتەیە چییە فکرە بیرە شوێنە چە شتێکە کە وەکو ئەوەی کە بڵین مشتەرەک بێت هەمەگیر بێت تتماشاکە گەرەکبوون یعنی ئێرادە ئەوڵی شتێکە بە زێن هەموو کەسە خواتە ژێ بێ ئێرادەی بێت من لەم بابەتەوە ئێژم ئێرادە هەر لە دەرەجەی دوو و سێومیچە بە نەزەر منە بێ هەمڕاهی بکرێت هەمڕاهی دەرمانی بکرێت هەمڕاهی دەرمانی هەمەجانبە وەکو تەرمانی هەمڕاهی اجتماعی لە نظر اجتماعی و لە نظر شغلیە و لە نظر فرێک عەرفەکان ژیانەوە ئەبێ هەمڕاهی بکرێت ئەبێ ئێستعدادی جسمی خارج لە ئێرادەست ئەوە ڕەبتی بە ئێرادەوە نییە یعنی ئەو ئێستعدادی جسمیەشی لەگەڵ یا بوێت و یا ئەو ئامادەگیە بوێت و یا ئەتوانی دروستی کەیت من ئەمانە فەرقدانم لە بینیا مەسەڵەن کەسێکە معتاد بوو هیچ کۆنترۆڵێکی بەسەر خۆیان نەماوە و ئەگەر مەسەڵەن وەختی ئەو مادەی هۆشبەرە ناخوات یا مەسرەفی ناکات واقعاً ئەو نەتەشەنجەگرێت تا حەد مەرگەی بات ئیتر ئەو کەسە
ئەبێ لەبەرە یارمەتیکەیت بێتە مەرحەلەیەکی جسمی باشتر ئەشێ بێتە مەرحەلەی جسمیکی توانایەتتر کە بتوانێت کارەکەیکە ئەگەر نە هەروە فقط بێژی ئەوە بۆ تۆ باشە و خۆی چیگەرەی بێت و حەسکات تەنیا ئەو دوانە کافی نین بەنابەرین دەوروبەرەکەی چی یعنی تۆ دەوروبەری من منزورم ئینسانگەل دەوروبەری نییە محیط ژیان بە تۆ کوردی محیط ژیان بە ژیانێکی هەمەجانبە ئەبێ بتوانێ وەکو شەبەکەیەک بێت کە ئەو ئینسانە بگرێت بە باوشەوە یعنی لە نظر دەرمانەوە لە نظر دوکترەوە لە نظر شغل و کارەوە لە نظر ڕوابطی اجتماعیەوە لە نظر هەموو شتێکەوە بتوانێت وەکو شەبەکەیەک هەڵی بگرێت و بتوانێت یارمەتیکە ئەو عانە ئیتر لەسەر زەرفیەت و توانایی خودی کەسەکەی ئەتوانێت قسە بکەیت بە نظر من بە حاڵەتی ژنیتیکی نەخۆشەکانی زۆر مهمن مثلا کەسێکە لە حاز ژنیتیکە و ئێستعدادی و یا ئامادەگی زۆر زۆرە بۆ ئاعتیاد لە تە کەسێکە ئامادەگی کەمترە بۆ ئاعتیاد شێوەی بەرخورد بەو دوانە زۆر فەرقیان هەیە بۆ بوونە مهمە کە ئێمە وەختی قساگەین لەوەی چ بپرسین کە چنەوە ئاعتیادێک یعنی تۆ چەندین چت ناتوانانی بە یەکجار جوابی بیتەوە کاراکتر ئێستعداد توانایی زەرفیەت دەوروبەر ئەهداف بە ئێزافی ئیمکانات و بە ئێزافەی نوع نەخۆشی کە متەنەوەعە مەسەڵەن کەسێکە فقط کانابیس بگرێت یا کەسێکە هیروئین و ئەلکولی بێت یا کەسێکە فقط ئەلکولی بێت زۆر فەرقیان هەیە بێت و حتا نوع اعتیادەکە فەرقی هەیە بێت حتا ئەگەر لە حاز ژنیتیکە و زۆر ئامادەگی 100% ببێت نوع تەکامل نەخۆشیەکان فەرقیان هەیە بۆ بوونەوە ئەو پرسیارە بەعام ناتوانانی بەعام جواب ینی جوابی بێتەوە پێشی مەسەڵەن ئەرێ من عین کارەکەم بۆ کەسێکەوە ئەلکولیە یا المشکل ئەلکولی هەست عین کارەکەم بۆ کەسێکە ئەو هێروینی هەست عین کارەکەم بۆ کەسێکە نەخۆشیکی تری هەست کە مەسەڵەن لە تەک ئۆتۆمات و کارگەرێکی دیجیتاڵەکات وانە بەنابەرین ئەشێ ئێمەژی پێ ئیندیڤیدوئێل یانێژی بەرنامەیەکی مختص بە فەرد مختص بە فەردت ببێت مختص بە فەردی شامل بیوگرافی تەکامل ژیانی گەورەبوونی سەدەماتێکەوە دیویە بەرامبەرکیکردن نوع بەرامبەرکیکردنی کە لە تەک سەمەدا سەدەماتێکەوە بینیویە و هەرسوکەوت و شکستایەکە خواردوویە و بە ئێزافێت موافقت گەلێکە بەدەستی هاوری و هەمووی ئەوانە تۆ بێ لە بەرچاو بگری تا بتوانی بەرنامەیەکی دەرمانی اجتماعی بۆ نەخۆشەکە دابنی بنابەرین هەر کەسێکم مشکل ئەلکولی بێت حتمی نییە شێوەی ژیانی چی وەکو دانەی تر بێت کە مشکل ئەلکولی هەست بۆیە ئەوانە بە شێوەی ژیانی چیان مەربوتە تۆ ناتوانانی فقط ئەلکول دەرمانکەژێ ژیانیان هەمڕایەکەی بنابەرین من ئەگەر گەرەکم بێکان خلاصە بکەمەوە بە نظر من زەرفیەت و توانایی و ئێستعداد کەسەکە کاراکتری بیوگرافی تا ئیسەیە لە مەرحەلەی تەکامڵی خودی نەخۆشیەکە و نەخۆشی بە چ شتێک ئەوانە ئەبێ ببێت تا بتوانیت بەبێ مقایسە لەگەڵ هیچ کەسێکە بتوانیت بەرنامەیەکی بۆ دابنیت کە ئەو بەرنامە تازە بێ ئیمتحانی کەیت و لە ڕێگا مدام بیگۆڕێت و ئەرزیابی بکەیت ئەگەر نە لە دوورەوە هەمووی ئەوشتانی جە بزانی بە معنایەوە نییە بەرنامێک دابنیتەوەیتە ئەو تەواوی کات و بشێت حەلیکە ئەو قسەی چە ڕاستە کە ئێمە وەختی یەک ڕۆژە وامان لێ نەهاتووە چۆنەکەی یەک ڕۆژە جۆرێترمان پێبێت من هەمیشە وتومە تو ئەو پرۆسی تەکامڵی ئاعتیادە ئەبێ ببینی و ئەبێ لە دەرمان و شێوەی بەرخوردت بەوەی کە لەو ڕێ لە خارجیکەیت ئەبێ عین بەرنامەت ببێ بۆی ئەگەر کەسێکە 10 ساڵە معتادە لازم نیە دوارە 10 ساڵ خەریکبی تا تەرکیبەی بەڵام ئەگەر ئەو پرۆسی 10 ساڵە لە بەرچاو نەگریت هیچ بەرنامەیەکی ناتوانێت موفق بێت زۆر سپاس کاک وریەگەن ئێوە جنابتان کارتان کردووە لەگەڵ کەسانێکە لە دەرەوە هەن کە کەسانێکە تووشی ئاعتیاد بوون کەسانێکە بەجێ لە جۆرەکان ئیسە بەنا بە شرایەتێکە هەنچە
شرایطێکە خوڵقیاوە بوویان تووشی مادە هۆشبەر و نازانم ئەتیادێکی زۆر بە ئەلکۆل بوون لە دەرەوەی سنوورەکانمە بەسمە چه گیر و گرفتێکی ینی لەگەڵ چه گیر و گرفتی ڕوبەڕوو دەبنەوە بەعام ئەوانەیە کە مەسەڵەن محیط ژیانیان بەجێ تێڵن وەکو تەرکی ئەتیاد ماشایەکەن بەڵێ یان کەسانێکە مهاجرەت ئەکەن بەرەو دەرەوە وەختە بازم لێنا تووشی ئەتیاد نەمەوە من کارەکەی خۆم ڕاستەکەی کارەکەی ئێمە شوێنێکە منی چار محیط کارەکەمە ئێمە نەوە نەخۆشمان هەیە من مدیریت ئەو شوێنە ئەکەم بەحاڵ نەوە نەخۆشەکەمان تقریبن شاید ئێستا لە حاڵ حازرا زیاتر لە 80 نەفەریان هێشتا هەر مشکڵی ئەتیادیان ببێت و ئێمە هەمڕاهیانەکەینەوە بەرنامەکەی ئەوەیە کە کەرامەتی ئینسانی بە کەرامەت ئینسانیەوە بێعتیاد بە کەرامەت ئینسانی و ژیان کاتۆمانە بەرحاڵ ئێمە لەنا ئەمانی چا کەس هەیە پەنابەر یا کەس هەیە لە شوێنەکان ترەوە هاتوون و بە حقیقت ئەوەیە کە خۆ دوتت بۆ ئەوە هاتوون کە مەسەڵەن مشکلەکەیان حەل بێت کە بەداخەوە لێرە دوای دووبارە دووچاری بوونەتەوە ئەمانە یەک قەوس بکەمەوە ئەوەیە کە UNAG 7 ملیۆن ئینسان بڕێجارێژن 100 ملیۆن ئینسان لە شوێن خۆیانە هەڵکەن یاگن و وەکو پەنابەر بە شوێنەکانی ترە بە شوێنە ئاگەڕن و بەتایبەت زۆربەی زۆریان لە بەواگەڕن کە بێن بۆ ئەوروپا و ئەوانە تواشاکە لەنا ئەو 7 ملیۆنها ئینسانیان معتادین ئایندەن و یا نەخۆشی گەلێکن کە لە کلینیکەکان ڕەوان لە کلینیک دەرمانیەکان ڕەوان دەرمانیەکان ئایان بینیتەوە ئەمانە خۆی بۆ خۆی بە ملیۆنها کەس لەم وڵاتانە پەخشە بوونەوە بە حقیقت لەناو ئەو کەسانێکە خودکوشیەکەن لەناو ئەو کەسانێکە مەسەڵەن ناڕەحەتی ڕەوانیەگرن ناو کەسانێکە معتادەون تعدادیان یەکجار زۆرە بۆیە من حتا لە ئێرانەوە زۆر کەس ئەبینم تێن بۆ ئێرە بۆ ئەوەیە کە ئاعتیادیان ترک کردوێت یا نەجاتیان بووی بەدەستیەوە مشکلاتێکە وا ئەمانە هەیەەوە پێشتر نایبینن پێشتر هەرەوا بینن محیتە خراپەکە بەجێ بێڵن بەڵام نازان محیتە تازەکە بە حاڵەتوانێت بێتە زەختێکی حتا بڕێجار گەورەتر لە سەریان تۆ مەسەڵەن لە شوێنێک وەکو ئاڵمانە ژیان سادە نییە بەڕاستی حتا کار سادە نییە بنیامەشێ بەڕاستی ئستقامەتێکی بێ لە ڕۆح و ڕەوان و جسمیا تا بتوانێت مەسەڵەن کارکونێکی باش بێ لە ئاڵمانە لە ژاپۆنا زۆر زەحمەتترە لە چینە زۆر زەحمەتترە لێرە توتمە بەو بوونەوە مەسەڵەن کەسێکی معتاد ئەگەر چه زاهر بە زاهر خاص بوو بێت و ئستقامەتێکیش لە خۆی نیشان بات و پیادیان نەبێت کە معتادە بەڵام لە پرۆسەی کاری ئسترێسێکە کە لێرە ئەتوانێت وارد بێ پێی یا حتا لە بڕێ بەرخوردگەلی ڕاستیستیان لە بڕێ بەرخوردێکەلێکی ناحەقە لە کاروبارێکی ئیداری سادا دووبارە فشار ڕۆحی ڕەوانیان بۆتی ئەو فشارە تەحەموڵ ناکەن و دووبارە مراجعاکەنەوە بەداخەوە تعدادیان بەڕاستی کەم نییە لەوانەیە کە لە ئێرانە معتاد بوون بۆ ماوەیەک مەسەڵەن سوباتێکی باشیان بووە و لێ دوارە معتاد بوونەتەوە یا حتا بە شکڵێکی خراپتر ئاعتیاد و نەخۆشیگەنوا ئەو قسەم نەخۆشیگەر ڕەوانی ئاعتیاد منەوەی چ عەرزکەم ناڕەحەتی ڕەوانی هەیە بەبێ ئاعتیاد بەڵام ئاعتیادی دەوامدار غێر ممکنە ناڕەحەتی ڕەوانیش بە شۆ خۆیان نێرێ وەکو دیپرسیۆن و بڕێک ناڕەحەتیکە ڕەوانی تر بۆیە لێرە شەرایەتیان بەڕاستی زەحمەترەوێتەوە و وەختە کەوتنەوە پیای تر نەجاتدانیان زۆر زەحمەتترە یعنی بەڕاستی زۆر زەحمەتترە لەبەرەوە شکەنەندەتریان تیا دەرات کە شخصیەتیان کەرامەتیان خۆیان حتا قۆڵ قرارێکە لەگەڵ خۆیانە دایان ناوە ئەوە ڕێن کەسانێکە و بە دروزن دەرەچن لایەنەوە خۆیانە چون قەوڵێکە دەن بە خۆیان قەوڵگەل گەورە گەورادەن بە خۆیان بەڵام وەختی ئەو قەوڵ ئەشکێنن ئیتر زۆر ئەکەف نەخوارە زۆر شتن بەحاڵ هەیە وەلی ینی
فەرهەنگی تازە تۆ لە وڵاتێکی وەک ئەوروپا بەنظر من هەر وڵاتێکی تر بێ وەێ ئەبێ جارێتتر وەکو مناڵ دووبارە گەورە بیتەوە یعنی پرۆسەیەکە بش زۆر سریع لە فاسە 1-2 ساڵە تێکەی وەێ حقیقەتێکەوە لە ژیان بنیامە دروستە بێت وەکو مناڵ جارێتتر لە محیتێکرا ئەبێ گەورە بێتەوە بە زوان ئێنە فێر بێت محیت کارە ئێنە فێر بێ فەرهەنگیان فێر بێ هەردار و یەکچت فێربی کە خودەوانە زۆر فشاری ڕۆحی ڕەوانی ئەخاتە سەر کەسێکە ئەو تواناییە نییە. زۆر سپاس کاکوریەگەن هاتیینە کۆتایی بەرنمەکەیش بەس پرسیارێک هەیە ئەو پرسیارە نازانم کاتی بەنفقەت کەمێت تۆزێ کورد جوابی پرسیارێکمان بیتەوە ئەویش ئەوەیە چه شتێکە بربەست ئەگرێت لەوەی کە کەسێک لە نەتوانێت خۆی ڕزگارکار لە غوربەتە بەبەستمان لە دەرەوەی ئێرانە چه گرێبەستێک هەیە چه شتارێکی هەیە کە نەتوانێت خۆی ڕزگار بکات لە داوی ئاعتیادا گەورەترین شتێکە ناتوانێت ئینسانێک لە ئاعتیاد ڕزگارکە ها لە مێشک و مەغزی خۆیان ئەوە ئەسڵ شتەکەیە هەموو شتێک وە ها بە دەوروبەریا ئەوەیە وەکو فاکتۆرە ئەو فاکتۆرانە دیارە زۆر جار بەڕاستی مهم من تعین کنندن من ئەو قسم لەسەری نییە وەێ ئەسڵی شتێکە ها لە ئەوەیە کە نەخۆشەکە تەشخیص نادا کە شتەکە لە دەروون خۆیان دروست بووە و لە ڕۆح و ڕەوان خۆیان دروست بوو ئەبێ لەوەی دەستکاری بکات و بەعام ئێمە بۆمان زۆر زەحمەتە خۆمان دەستکاریکەین بەعامەوە هەر خۆی وایە تۆ تماشاکە کەسێکە ئینتخادی بکا لە تۆ یا تۆ بۆتر مەسەر بە ئێمە بۆمان زۆر ڕەحەترە ئینتخادکەین لە کەسێک تا ئینتخادمان لێ بکەن بەحاڵ لەوە بیگرا هەتا هەموو شتێکی تر بە نظر من ئەگەر ئینسان و ئینسانی معتاد ئەوە تەشخیص بات کە ئەسڵ قەزیەکە خۆیە و ئەسڵ نیازێکە و یا فشارێکەوە حال لە ناو وجودیا ئەشێ بتوانێت لێنەوە دەستی پێ بکات بۆ دەستکاریکردنی ئەو عانە ڕەحەتتر ئەتوانێت بە دەوروبەرەکەی و بە فاکتۆرە گەلێکی تازە کە لە محیتی تازەی پێیای کردووە هەڵسو کۆت کات و بیناسێت و بڕێکی پێشگیری پێ بکە پڕ لە بڕێکی خۆی لادابات و بڕێکیی ئاگاهانە ڕوو دەڕووی لەگەڵا بکە بەبێ ئەو تواناییە دەرونیە بە نظر من کێشەکە وای تیادەتی کە نایناسی وەختی نەیناسی تیش ئەگەر ڕوو دەڕوویەکەت لەگەڵ یا حتا موافقێتا میزبی شتێکی اتفاقیە موافقێتامە شتێکی ئاگاهانە نییە بۆ بوونەوە بەجیگەی ئەوە فەرارکات لە هەرکوێک هەیە لە خۆی و دەست پێ بکات ئەوە مهمترین فاکتێکە کە لە نظر منەوە ئەتوانێت بۆ باقیەکەتی شعین کننده بێت. زۆر سپاس بۆ بەشداریبوونت لە بەرنمەکە کاکوریای خۆشەویست دەست چاوت خۆش بێت. سپاستانەکەم ماندوون دەبن زەحمەتان کێشا دەستەکانتان خۆش. زۆر سپاس. ئازیزان لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ژیانەوە تا چاوپێکەوتنیکی دیکە ماڵەوە.